هەرچەندە لێرە و لەوێ هەوڵی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان و چارەسەرکردنی کێشە یاسایی و دەستووریەکانی هەرێم دەدرێ، بەڵام تا دێوادەی ئەنجامدانی ڕیفراندۆم نزیک دەبێتەوە و دەرگای پەرلەمانە داخراوەکەش وەک خۆی ماوەتەوە. بۆچوونی شەقامی کوردیش کەوتۆتە نێوان دوو بەرداشەوە، لایەک بەم حاڵەی ئێستاوە پشتیوانی لێ دەکەن، لایەکیش پیان وایە ڕیفراندۆم بەبێ کاراکردنەوەی پەرلەمان و بڕیار و ڕاستپاردەکانی هیچ ئەنجامێکی یاسایی و دەستوری نابێ، جگەلەوەش ئەنجامدانی لە ئێستادا کە کوردستان بە کێشەی دارایی و ئابووری و ناکۆکی هێز و لایەنە سیاسیەکان و فراغی یاسایی لە دەسەڵاتەکانی سەرۆکاتی هەرێم و پەرلەمان تێپەر دەبێت، هاوکات نەبوونی ئیرادەیەکی بەهێزی نێودەوڵەتیش بۆ سەرخستنی پرۆسەکە ئەگەری ئەوە هەیە پرۆسەکە ئەنجامێکی ئەرێنی لێ نەکەوێتەوە. سەرۆکی پەرلەمانی کوردستانیش لە لێدوانێکی تایبەت بۆ کورسات نیوز باز لە کاراکردنەوەی پەرلەمان و چارەسەرکردنی کێشەکانی هەرێم دەکات. پێی وایە لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە یاسای تایبەت بە ڕیفراندۆم دەردەکرێ و بە گفتوگۆ لێ تێگەیشتن مەسەلەی سەرۆکایەتی هەرێم و کێشە سیاسیەکان و کێشەی موچە چارەسەر دەبن. زانی پەرلەمانی کوردستان پێویستەکات دۆخی یاسایی بکرێتەوە و دەست بە کارەکانی خۆی بکاتەوە بۆ ئەوەی ڕابگا بە هەموو بابەتەکانی کە پەیوەندیدارە بە پەرلەمانەوە، جا چێ بابەتی ڕیفراندۆم بێت کە پێویستی بە دەرکردنی یاسا هەیە، چ بابەتی ڕاگەیشتن بێ بە قوت و بژێوی خەڵکی کوردستان و مەسلەی موچە و بژێوی هاوڵاتیان و مەسلەی پاشەکەوتەوەوانە، چه مەسلەی کێشە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی کێشەی سەرۆکایەتی هەرێمە کە دیسانەوە ئەمەش پێویستی بە گفتوگۆ و بە لێکتێگەیشتن هەیە بۆ ئەوەی لە ڕووی یاسایی و چارەسەری ئەم کێشانە بکرێت. کەواتە پێویستە کات پەرلەمان دەرگاکانی بکرێتەوە بۆ گفتوگۆکردن لەسەر هەموو کێشە سیاسی و ئابوووریەکانی هەرێم. جێباسە دیاریکردنی ڕۆژی ڕیفراندۆم کە پرسی چارەنووسازی کوردستانە لە کاتێکدایە بەپێی بڕگەی 2 مادەی 56 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 لەگەڵ یاسای ژمارەیەکی ساڵی 2005 پەرلەمانی کوردستان، تەنیا پەرلەمان تاکە مەرجعی باڵای پرسە چارەنووسازەکانی گەلی کوردی هەیە، بەڵام ئەو پەرلەمانە بە بڕیارێکی حیزبی پەکراوە، تا ئێستاش دەرگاکەی بەڕووی چارەسەرکردنی کێشە یاسایی و دەستوریەکانی کوردستان نەکراوەتەوە. جگەلەوانش نەبوونی کۆدەنگی نیشتیمانی و ناکۆکی هێز و لایەنەکان لەسەر میکانیزمەکانی بەڕێوەچوونی پرۆسەی ڕیفراندۆم، دوودڵی لە ناو شەقامی کوردی لەسەر بەشداریکردن و دەنگدان بە پرۆسەکە دروست بووە. شەقامی کوردیش چاویان لە مێزی گفتوگۆی لایەنەکانە کە پەرلەمان کارا بکرێتەوە کێشە سیاسی و یاسایی و دەستوریەکان لە ڕێگەی پەرلەمانەوە چارەسەر بکرێن. ئاکۆ ئەمین، کورسات نیوز.